ئەچما لای بەرهەمێک کە بێگومان بۆ ئەم بەهارە و بۆ ئەم نەورۆزە بەشێک لە کەڵە هونەرمەندان و هونەرمەندانی دیار کاریان لەسەر بەرەمێنانی بەشێک لە گۆرانیەکان کردووە کە پێوەستن بە بەهار و بە نەورۆزە و پێشکەش بە هەوادارانیانەکەن. میوزیک ڤیدیۆی یاران بەهارە یەکێکە لەو میوزیک ڤیدیۆانەی کە بێگومان تایبەتمەندێکی زۆری هەیە و لە ئێستای کاری وە بڵێن بەرهەمەکە تاو بووە کە ئەویش بۆ یەکەم جارە بڵێنەوەی دوو هونەرمەندی کورد بتوانن لەنێو بەرهەمێکە کۆ ببنەوە جارێکی تر کە بێگومان کاری میوزیکی بەرهەمەکە لەلایەن یەکێک لە نەوەکانی هونەرمەندی گەورە ئەویش مامۆستا حسێن یوسف زەمانیە کەویش زۆربەڕێ شاهین یوسف زەمانیە کاری میوزیکی بۆ کراوە و بەرهەمەکە لەلایەن یەکێک لە خانمە هەرە جوان و دەنگە تایبەتەکان کاویش خاتوهانە کامکارە کە کچی بێژەن کامکارە بەرهەمەکە بڵین وتراوە دیارە کاری موزیکی هاوبەشی تیاکراوە و بەرهەمێکی زۆر تایبەت و ناوەزێ و بەرهەمەکە لە ژێر ناونیشانی یاران بەهارەوەی. یاران بەهارە جەژنی نۆرۆزە پیرۆز بێ نەورۆز لەم گەلوگەوزە بەشەی بەهارە میوزیک ڤیدیۆی یاران بەهارە بەرهەمێکی نوێی هونەرمەند هەنا کەمکارە کە بە شێوەی کلیپ بەرهەمهێنراوە پێشکەشی کەناڵی کورسا دەکرێت. بەرهەمەکە بە بۆنەی جژنی نەورۆزەوە تۆمار و بڵاوکراوەتەوە و کاری میوزیکی لەلایەن شاهین یوسف زەمانیەوە بۆ کراوە. شێری گۆرانیەکە خەلیل یوسف زەمانی داینەوە و کۆمەڵە جەنیەری بتوانە لە بەرهەمەکەدا بەشداریان تیا کردووە. شوق و هاوترین ئاوازی بۆڵە هەرداوێنی ئاوەڵەس بۆ ئەوی ژیان سەرمەستە بە موسیقا و دەشی موسیقای جۆبە دڵوەفین و خۆشە مێرگوچی من بە گۆڵ ڕەزاوە و دەشە یاران بەهارە جەژنی نۆرۆزە پیرۆز بێنەوە